ئەحمەد کایە دەنگ و زایەڵی çەوساوەکان و گەلە ستەمدی دەکەی. Söyle ay doğmadan düşmesin yaş gözüme. Şimdi ben neredeyim, sen nerede? Dışarıda kar yağıyor, benim içime yağmur. Ağlama göz bebeğim, biraz daha dur yüreğime. ئەحمەد کایە لە 28 تشرینی یەکەمی 1957 لە مەڵەتی لەدایک بووە. بەهۆی سەختی هەلومەرجی ژیان لە ڕۆژانی پشوو لە قۆناغی سەرەتایی دەستی کردووە بە کارکردن لە تۆمارگەیەک لە مەڵەتی. ئەمەش بۆ هاندەری کایە بۆ ئەوەی گرنگی بە تواناهونەرێکی خۆی بدات. کایە لە تۆمارێکی ڤیدۆییدا دەڵێت کە تەمەنم بوو بە 6 ساڵ ڕۆژێک بانگیان کردم و بینیم سازێک بە دیوارەکەەوە هەڵواسرا بوو. وێنەیەکی بچووکی منیشی پێوە چەسب کرابوو. سەرەتا کە پێیان گوتم سازەکە بژەنە، سازەکەم هەڵنەگرت. مستەفا کایی برا گەورەی لەو بارەیەوە دەڵێت کاتێک یەکەم جار ئەحمەد سازەکەی بەدەستەوە گرت، وەک چۆن مناڵێک کە هیوایەتی ئەوەیە یاریکی بۆ بکردرێت دڵخۆش دەبێت لە خۆشییا شاگەشکە بوو. بەم جۆرە ئەحمەد کایە فێری ژەنینی میوزیک بوو. سەرەتای کاری هونەری لێوە دەستی پێکرد بەبێ ئەوەی چوو بێتە هیچ خۆلێک. زۆر شارەزایانە لەو تەمەنە بچووکەوە فێری ژەنینی ساز بوو. دوای خانەنشینبوونی باوکی ماڵی ئەحمەد کایە چوونە ئەستەنبوڵ. بەهۆی سەختی ژیانەوە نەیتوانی قۆناغی ئامادەی تەواو بکات. وەک خزمەتگوزار و شاگرد و ئۆتۆمبیل شۆر و دەستجێڕ کاری کردووە. کایە پەیوەندیکی ڕوحانی ئەوەندە قۆڵی لەگەڵ سازدا هەبوو شێوازێکی تایبەتی بەخۆی داهێنا. ئەحمەد کایە بەشداری لە چالاکیەکدا کرد بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکاران لە یەکی ئایاری 1970 لە گۆڕەپانی تەقسیم لە ئەستەنبوڵ ڕێکخرا بوو. لە ئاکامدا شەڕ لە نێوان دوو گروپ ڕوویدا، 34 کەس کوژران و 100 کەس بریندار بوون. هەرچەند کایە بە سەلامەتی لەو ڕووداوە ڕزگاری بوو، بەڵام دواتر دەستگیر کرا. دوای کودەتای 12 ئەیلولی 1970 ئەویش هاوشەوەی زۆرێک لە ئازادی خوازان خرایە زیندان و 9 مانگ لە زیندان مایەوە. بەهۆی دەستکورتیەوە ماوەیەک بوو بە شۆفێری تاکسی. دواتر لەگەڵ هاوڕێیکی بڕیاریدا هۆڵی بچووک بەکرێ بگرن و کۆنسێرتی بچووک ڕێک بخەن. دواتر وردە خەڵکانێکی زیاتر دەچوون بۆ کۆنسێرتەکانی کایە. لە کاتێکدا بەهۆی ئەنجامدانی کودەتاوە هاوشێوەی زۆربەی شتەکانی دیکە سانسۆر خرا بۆ سەرگۆرانەکانیش. کایە دڕی بەو شەوە زەنگی ناو مێدیەدا گۆرانی مەگری کۆرپەکەنی بڵاو کردەوە. Ağlama bebek, ağlama sende, umut sende, her şey sende. Yağmur gibi gözlerinden akan yaş niye? ئەو گۆرانیە بەتەواوی لەو دوو شێوازە گۆرانیە جیاواز بوو کە ئۆرهان بێگەنج و سوزان ئاکسو تۆماریان کردبوو. ئەمەش بووە دەنگی تەواوی ئەو ستەملێکراوانەی خەون و هیواکانیان لە ژێر تانکی کودەداچیەکان نێژرا بوون. کایە لە ڕێگەی گۆرانیەکانیەوە ئازاری تەواوی ستەملێکراوان و ئەوانەی دەهێنایە سەرزمان کە بە نەحەق زیندانی کرابوون. هەرچەند ئەحمەد کایە کەسێکی چەپ بوو، بەڵام ڕاستەکانیش خۆیان لە گۆرانەکانی ئەودا دەدۆزیەوە. بە جۆرێک تورکەنەتەوە پەرستەکان لە ڕیزی هەرە پێشەوەی کۆنسێرتەکانی ئەودا دادەنیشتن. ئەو لە ڕێگای گۆرانیەکانیەوە بە جۆرێک بوو با دەنگ و زایڵی ستەملێکراوان خەم و ئازاری ئەو دایکانی دەهێنایە زمان کە چاوەڕێی هاتنەوەی ڕۆڵەکانیان بوون لە زیندان. لە ژێر ئەشکەنجەدا جگەرگۆشەکانیان کوژرا بوون یا ڕۆڵەکانیان بە لە سێداردان حکم درابوون. Bir açıklaması vardır elbet giderken dar ağacına. Geride masa üstünde boynu bükük kaldı kağıt kalem. Bağışla beni güzel annem. Oğul tadında bir mektup yazamadım diye kızma bana. Elleri değsin istemedim. Gözleri değsin istemedim. Ağlayıp koklayacaktın, belki bir ömür taşıyacaktın koynunda. Yaşamak arası aslında boynuma. Oysa türkü tadında yaşamak isterdim. کایە لە بەرامبەر ئەو سەمەی دەرهەق بەگەلی کورد دەکرا لە باکووری کوردستان
هەمیشە دەنگی ناڕزایەتی خۆی دەردەبڕی لە کاتێکدا لەو سەردەمە ژمارێکی زۆر لە کوردان ناچار بوون بۆ خۆ بە دوورگرتن لە کێشە ناسنامەی نەتەوەی خۆیان شاردنەوە. جگەلەوەی ئازاری گەلە چەوساوەکەی لە هونەرەکەیدا ڕەنگی دەدایەوە، بەردەوامیش جەختی لەسەر هەڵوێستی یاشتی خوازانەی خۆی دەکردەوە. دەیوت من هەم بۆ گیان لە دەستدانی سەربازانی تورک نیگەرانم، هەم بۆ گیان لە دەستدانی گەریلا لە چیا. با کۆتایی بێت بە ڕیشتنی خوێنی مرۆڤ و بە ئاشتیانە بژی لا بەرامبەر ئەو هەڵوێستە کورد پەروەرانەیەشیدا گەورەترین باجیدا. جگە لە چەند جار زیندانیکردن لە وڵاتی خۆی دەرپەڕێنرا لەلایەن تورکە ڕاستڕەونەتەوە پەرستەکان و کوردە خۆفرۆشەکانەوە وەک ناپاکیکەر لە نیشتیمان لە قەڵەم دەرا. ئەحمەد کایە چۆن لە دەستی تورکە تونڕەوەکان ڕزگاری بوو. کاتێک خەڵاتی ئەسیەری میوزیکی ساڵی لا دەی شوباتی 1999 پێبەخشرا کایە لە دەستپێکی گوتارەکەی داوتی منم خەڵاتە نەک تەنیا بۆ خۆم بەڵکو بۆ کۆمەڵەی مافی مرۆڤ. من ئەم خەڵاتە بۆ دایکانی شەممە، من ئەم خەڵاتە بۆ سەرجەم خەباتکارانی مەگەزین، من ئەم خەڵاتە بۆ سەرجەم گەلانی تورکیا وەرەگرم. هێشتا لە گوتارەکەی تاو نەبوو کە ئاڵۆزی لە هۆڵەکەدا دروست بوو. دوایەوەی ئەحمەد کایە وتی لەبەرەوەی کا من بە ڕەگەز کوردم گۆرانیەک بە کوردی دەچڕم و کلیپێکشی بۆ تۆمارەکەم. دڵنیام کەسانێکی بوێر هەن کام کلیپە بڵاو بکەنەوە. ئەوە ئەگەر بڵاوی نەکەنەوە ئەزانم گەلی تورکیا چۆن لێپرسینەوەیان لەگەڵدا دەکات. زۆر سپاستانەکەم، زۆر زۆر سپاس. Artık seninle duramam, bu akşam çıkar giderim, hesabım kalsın mahşere, elimi yıkar giderim. زۆربەی ئەوانی لەوێ بوون کە زۆربەی گۆرانی بێژان و دەستبژێرێک لە خاوەنکاران بوون هەستانە سەر پێ و دەستیان کرد بە هۆیای کێشان. وەک تەحەدایەک بەرامبەر کایە سەردار ئۆرتاچ هاتە سەر سەکۆ و مارشی نەتەوەی تورکی دەگوتەوە. زۆربەی ئامادەبووەکانی ئەوێ دروشمەکەیان دەگوتەوە. جارێکی دیکە ئاڵۆزی ڕوویدایەوە و دەستکرا بە پەلاماردانی کایە. پێی دەوترا بڕۆ بۆ دۆزەخ، شتێک نییە بە ناوی کوردەوە. لە کاتێکدا دۆخەکە خەریک بوو ئارام دەبەوە. یەکێکی دیکە هاتە سەر سەکۆ و داوای کرد هەمویان بێکەوە گۆرانی وڵاتەکەم بڵێنەوە. لە بەرامبەردا ئەحمەد کایە وتی کاکە ئەوە چەندین ساڵە من ئەواڵێمەوە کە نەتەوەی کورد و تورک برایەکن و هەروەکو برایەکی ژەمێننەوە. من پێشتر وتومە هەتا ئێستاش پارێزگاریم لە یەک پارچەی خاچی تورکیا کردووە، بەڵام ئەم وڵاتە 1000 ساڵی دیکەش بێ هەر ناچارە دان بە نەتەوەی کووردا بنێ. من هەر ئەوە ئەڵێمەوە، هەر ئەوەیە ئەمە دەوڵەتە و ئەمەش هێزەکەیەتی. ئەگەر ئەیانەوێت با ئەستۆم بگرن و دەستگیرم کەن و بمبەن. تاوی ئامانج لەو کارانش ئەحمەد کایە بوو کە لە گۆشەیەکی دوور دانیشت بوو هەوڵی دەدا لا دۆخەکە تێبگات کەچی چنگاڵی تێدەگیرە. خات و گوڵتەنی هاوسەری کایە و محەممەد ئەسڵانتوخ و ساڤاش ئای لا دژی ئەو بێڕێزیانە وەستانەوە کە بەرامبەر کایە کران و دەیان پاراست. لەبارەی ئەو دۆخەوە ساڤاش ئای دەڵێت زۆربەی کرێکارانی هۆڵەکە کورد بوون. ئەو گەنجە کوردانە هێڵێکی بەرگریان بۆ پاراستنی کایە دروست کرد. ئەو کۆمەڵەی چالاکەکەشیان ڕێخستە بوو. ئەو کات زۆر بە هەڵوێست بوون. ئەوانی هێڵێکی دیکەیان دروست کرد. ئەوانی کایەشیان خۆش دەویست هێڵێکی دیکەیان دروست کرد. تاکە ڕێگەیەک مابوویەوە ئەوە بوو ئەحمەد کایە بە سەلامەتی لە هۆڵەکە دەربهێنرێت. سەرەڕای ئەوەش لە کاتی هێنانەدەری کایە لە هۆڵەکە بەردەوام مەترسی ئەوەی لەسەر بوو پەلامار بدرێت. لەبری ئەوەی دادگال لێکۆڵینەوە لەوانە بکات هەوڵیاندا پەلاماری کایە بدەن، دەستی کرد بە لێکۆڵینەوە لە ئەحمەد کایە با تۆمەتی هەوڵدان بۆ جوداخوازی. دواتر زۆربەی میدیاکانی تورکیا بە تایبەت ڕۆژنامەی حۆڕیەت هەموو هەوڵێکیان خستە گەڕ بۆ سوکایەتی پێکردن و دژایەتیکردنی کایە. Belaya atlar giderim, kurşun gibi, mavzer gibi, dağ gibi patlar giderim.
مردنێک لە چاوەڕوانی گەڕانەوە بۆ نیشتمان. لەژێر فشارێکی زۆردا ئەحمەدکایە ناچار بوو تورکیا جێبهێڵێت. ئەو هەر بە خەونی ئەوە سەرینایەوە بگەڕێتەوە ناو کەسوکار و هاوڕێکانی. لە 16 تشرینی دووەمی 2000 لا تەمەنی 43 ساڵیدا بەهۆی توشبوونی بانۆرەی دڵ گیانی لەدەستدا. لە پاریس لە نزیک گۆڕی ئەڵمازگونەی بە ئامادەبوونی زیاتر لە 3000 کەس بە خاک سپێردرا. Beni burada arama anne. Kapıda adımı sorma. مستەفا کایار لەبارەی ئەگەری هێنانەوەی تەرمی براکی بۆ تورکیا دەڵێت ئەحمەد پێی گوتم کاکە تۆ براگەورەی منی، ئەگەر لە تاراوگە مردم لەم دۆخەدا تەرمەکەم مەگەڕێنەوە تورکیا. کەی لە تورکیا بەڕاستی دیموکراسی بەدی هات، مرۆڤەکان ئازاد بوون، لەسەر گۆرانی گوتن خەڵک دادگایی نەکرا، لەسەر نووسین خەڵک بریندار نەکرا و نەکوژرا. ئەو کات تەرمەکەم بهێنەوە تورکیا. ئەو ڕەخنانە چین کە ئاڕاستەی کایا دەکرێن. وێڕای ستایشکردنی هەڵوێستە بێرەکانی ئەحمەدکایە ژمارێک لە هونەرمەندانی کورد ڕەخنەیەوەی لێدەگرن. خزمەتی هونەری تورکی کردووە نەک هونەری کوردی. کایە دایکی تورک بوو و خۆشی لە مەڵەتی لەدایک بووە. هۆکاری ئەوەی بۆ ڕوون دەبێتەوە کە هەرچەند داکۆکی کاری سەرسەختی گەلەستەم لێکراوەکەی بووە، بەڵام بۆچی خزمەتی هونەری کوردی نەکردووە؟ بەهۆی ئەوەی کایە دایکی تورک بوو و لە مەڵەتی لەدایک بووە، دواتر ماڵیان چۆتە ئەستەنبوڵ، دەرفەتی بۆ نەڕەخساوە فێری زمانی کوردی بێت. لەو سەردەمەشدا نەک هەرخول نەبوو بۆ فێربوونی زمانی کوردی، تەنانەت ئاخاوتن بە زمانی کوردیش قەدەغە بووە. ژمارێکی زۆر لە دایک و باوکانیش نەیانویستووە مناڵەکانیان فێری کوردی بن بۆ ئەوەی دواتر کێشەیان بۆ دروست نەبێت. خاتوگوڵتەنی هاوسەری دەڵێت کایە هەمیشە نەزانینی زمانی کوردی وەک کەم و کوڕیەک بینیوە لە خۆیدا. دوایەوەی ئەحمەدکایە لە فەڕەنسا دەگیرسێتەوە، لە بەرنامەیدا بۆ ژمارەیەک گۆرانی بە کوردی بڵێت، بەڵام تەمەن ڕێگەی پێنادات. ڕەخنەیەکی دیکە کە ڕاستی کایە دەکرێت ئەوەیە بەردەوام جەختی لەوە کردوتەوە. داکۆکی لە پاراستنی یەک پارچەی خاکی تورکیا دەکات، بەڵام هەمیشە ئاماژەی بەوە داوە دەبێت لە نێوان ئەو دەوڵەتەدا کورد نەچەوسێنرێتەوە، هەوڵ نەدرێت بۆ پاکتاوکردن و تواننەوەی. Yine bir gün böyle zirzop gece bekçisi demiş hop belinin ortasına cop cop tirina diliran da hop tirina diliran. جگە لە گۆرانی کاروان کایە لە دوایمین کۆنسێرتی خۆیدا کە لە 20 ئەیلولی 2000 دوو مانگ و دوو ڕۆژبەر لە مردنی لە فنلەندا بۆ سیاسکرا بوو، گۆرانی کوردن و مردن و پڕخۆشە سەرخۆبوونی وتەوە. کایە لە فیستیڤاڵەکەیدا لە ئەوروپا وتبووی ئێمە ناسنامەی کوردایەتی خۆمان دەپارێزین کە هەزاران ساڵە بە شانازی و شکۆداریەوە پاراستومانە. وێڕای ئەو هەموو ستەمەی لێمان کراوە، بەهۆیەوە ئازار دراوین، دەستبەرداری نەبوو. İki damla gözyaşımla satıldım pazarlarda. Kırdılar yüreğimi, kırdılar azarlarla. Sürgünlere yolladılar sabah 4'te yağmurlarla. Ben yandım sen yanma Allah aşkına. Ağlama bu günleri, gelir de geçer babam. Ağlama bu dertler, elbet biter babam. Ocaksız köylerinde dumanlar tüter elbet. Ben yandım siz yanmayın Allah aşkına.